دوای بڕیارەکانی وەزارەتی ناوخۆی عێراق بۆ کردنەوەی ژمارەیەک بەڕێوەبەراتی بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان لە پارێزگای هەڵەبجە لە نێویاندا تابلۆی ئۆتۆمبیل بە جۆرێک پارێزگاکە هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق تابلۆی ئۆتۆمبیلی تایبەت بەخۆی دەبێت. ئەم بڕیارەش بووەتە جێگەی مشتومری خەڵکی هەڵەبجە و باسی گەرمی ناو هاوڵاتیان. بە وتەی وتەبێژی هاتوچۆی هەڵەبجە تا ئێستا بڕیارەکان بەدەست نەگەیشتووە، بەڵام پێیان باشە وەزارەتی ناوخۆی هەرێمە و پرسەیەک لا بکاتەوە. دەژڵێت پێدانی تابلۆی ئۆتۆمبیل دەبێتە سەرچاوەیەکی باشی داهات بۆ پارێزگاکە. لە ئێستادا هیچ نووسراوێکی هیچ بڕیارێکی ڕسمی بەدەستمان نەگەشتووە. ئەگەر بەدەستمان بگات بە هاوشێوەی بەڕێوەبەرایەتەکانی تری هاتوچۆی هەرێمی کوردستان بە هەمان شێوان دەست دەکەین بە دابەشکردن و پێدانی تابلۆ بە شۆفێران. ئێمە پێشنیار دەکەین بۆ سەر و خۆمان بڕیار لای ئەوانە لە سەر و خۆمانەوە بڕای لەسەر درێت. پێمان باشە کە بکرێت بە داهاتێ بفرۆشێتەوە بە ئەو شۆفێرانێک کە خواستیانەیە بیکردنەوە بکرێت بە داهاتێک بۆ هاتوچۆ ئەو داهاتی کە یەتە سەر حسابی هاتوچۆ لە ئەو غەراماتانی ئەو ڕوچماتانی کە وەردەگیرێت لە ساحەفدەی بەکاردێنێ بۆ خزمەتگوزاری هاتوچۆ لە ناو شارەکە. ئێمە پێمان باشە بکرێت بە داهاتێک و بتوانین ڕەوشی هاتوچۆ سیستەمی هاتوچۆ لە شارەکە بەرەو پێشتر بەرین لەسەر ئەو بڕەپارێ. لە ناو هاوڵاتیان و چین و توێژەکانی شارەکە بابەتەکە وەک پرسێکی هەنووکەیی گفتوگوی لەبارەوە دەکرێت. گەرچی بەشێک لە هاوڵاتیان و تەنانەت چاودێرانی کۆمەڵی مەدەنی ڕای جیاوازیان لەبارەی بڕیارەکانی گەڕانەوەی بەڕێوەبەرایەتەکان هەیە. بەشێکی شامپیان وایە دەکرێت ژمارەی یەکەمی تابلۆی ئۆتۆمبیلی پارێزگای هەڵەبجە تا ژمارە 999 کە بە ژمارە جوان دادەنرێن بفرۆشرێن و پرۆژە جێڵدرا و نیوەچڵەکانی شارەکەی پێ تەواو بکرێت. تابلۆی ئۆتۆمبیل و بۆنمونە شادەی جنسی و شتەکانی تیش بەڕاستی ئەمە بێ ڕێکاری یاسایی خۆی تایبەت بەوگرێ و ئەبێ بەرنامەی تایبەتی بۆ دام بدرێ حکوومەت ئیشی لەسەرکە بە جددی ئەوە بکە بۆی بتوانێت خەڵکی ینی بۆ دڵخۆش ئەم پارێزگایکی تازای پارێزگای جیای بۆیە بێتە تابلۆی ئۆتۆمبیلی جیا بکاتەوە وەکو شتەکانی تر. بەڵام بەداخەوە ینی وەکو هەواڵێک ڕاگەنێک لە پێش هەڵبژاردنەکانەوە دایم ئەو شتانە باسەکان ئیتر نازانانی ئێمە هیوادارین هەر هەواڵ نەبێ هەر ینی ئەوە نەبێت کە وەکو بانکەشەوی بۆ هەڵبژاردن. بەڕای منە بابەتە مولکی هەموو هەڵەبجەیەکانە مولکی هەڵەبجەیە پێویستە بکرێتە مزایدەی ئاشکراوە بە مزایدە بفرۆشرێ ئەو کاتە داهاتەکەی ئەگەڕێتەوە بۆ هەموو خەڵک دوای پارەکەی بکرێت بە پرۆژە بۆ ناو شاری هەڵەبجە بگشتی. بەشێک لە خاوەن سەرمایەکان دەیانەوێت ببنە خاوەنی تابلۆی ئۆتۆمبیلی ژمارەیەکی پارێزگای هەڵەبجە. بەپێی زانیاریەکانی پەیام نرخی ژمارەیەکی تابلۆی ئۆتۆمبیلی پارێزگاکە بە $30 لە ناو بازار و خەڵک و سەرمایەداران مامەڵەی پێوە دەکرێت و بووەتە مشتومری ناو خەڵکی ناوە و دەرەوەی پارێزگاکە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.